ئێدواردۆ شێرۆر هونەرمەندی برازیلی بەبێ بەکارهێنانی تەنانەت دڵۆپێک بۆیە کارە هونەریە بەناوبانگەکان دووبارە دەخولقێنێتەوە لە ڕێگای بەکارهێنانی پارچەی پلاستیکی بەکارهاتوو کە لەسەر شەقام و لە ناو ڕووبارەکاندا فڕێدراون. ئەم هونەرمەندە بۆ دوایین پیشانگای خۆی بەرهەمەکانی پیکاسۆ و ڤانکۆغ و مۆنە و وارهۆڵی کۆپی کردووە بۆ ئەوەی سەرنجی خەڵک بۆ پیسبوونی ژینگە ڕابکێشێ کە بەهۆی کەڵەکەبوونی پاشماوە پلاستیکیەکانەوە دروست بووە. پێشانگای شێرۆر بە ناوی پلاستیک نەیچر بڕیارە لە ساو پاولۆ لە نیوەی دووهەمی ساڵی 2021دا نمایش بکرێ. Eu trouxe para esse momento contemporâneo. من بەم سەردەما هاوچەرخەدا ڕۆیشتم کە تیایدا پلاستیک بەسەر هەموو شتێک و هەموو کەسێکدا زاڵە. من ئەم زنجیرەیە لە ژێر ناوی پلاستیک نەیچردا پێشکەش دەکەم. بەرهەمێک کە بۆی تێدا بەکار نهاتووە. من لە ڕێگەی کۆمەڵەیە کیسە پلاستیکیەوە وێنەکان ساز دەکەم. ئەم هونەرمەندە لە مێژە کار بۆ بەرزکردنەوەی ئاستی وشیاری خەڵک دەکات لەسەر ژینگە لە شوێنە گشتیەکانی شاردا و زۆر ترێژ لە نزیک ڕووبارە پیسەکاندا کە بەهۆی پاشماوە پلاستیکیەکانەوە پیس بوون. من پێشبینی دەکەم کە ئەم کارانە بۆ ماوەی چەندین ساڵ لە مێژووی مرۆڤایەتیدا دەمێنێتەوە. هەروەها ئەو پلاستیکی کە بە شێوەیەکی نەشیاو لە ناو سروشدا فڕێ دەدەین. ئێمە دەزانین تەمەنی تابلۆی مۆنالیزا زیاتر لە 200 ساڵە. ئەم پلاستیکانەش کە ئێمە بەکاریان دەێنین هەروەها بۆ ماوەی زیاتر لە 200 ساڵ لە ناو سروشدا دەمێننەوە. لە کاتی پەتای کۆرۆنادا سەرنجی شێرۆر گەڕایەوە بۆ ستودیۆکەی ئەو جێگایەی کە فڵچەی بۆیەکردنەکانی گۆڕیەوە بۆ موکێشێکی بچووک کە لە ڕێگەیەوە بە پلاستیکە ڕەنگاوڕەنگەکان لەسەر تەختەیەک وێنەکان ساز دەکات.